ئازیزانی نارتی سڵاوتان لێبێ. جوتیار لەم هەرێمەی ئێمەدا لەکوێی گرنگی پێدانی حکوومەتدایە. وەختێک سەوزە و میوە لە وڵاتانی دیکەوە هاوردێم هەرێمە بکرێت ئیتر چۆڵبوونی گوندەکان و هەوڵدانی جوتیار بەوەی ببێتە موچەخۆر حاڵەتێکی ئاسایی نییە. بەڕێزان گفتوگوی پرسی بازاری بەرهەمە کشتوکاڵەکان دەکەین بە میوانداری دکتۆر فەخرەدین مستەفا مامۆستای زانکۆ هەروەها دکتۆر هەورامان محەممەد نووری مامۆستای زانکۆ و سەرۆکی کۆمەڵی گەشەپێدانی خانووی پلاستیکی. زۆر بەخێر بێن. بەڕێزان راپۆرتێک لەو دەبینین و گفتوگۆکەمان دەست پێ دەکەین. چەندە هەرێمی کوردستانێکێکە لە وڵاتانی بۆ کشتوکاڵ و بەرهمێنانی بەروبوومی کشتوکاڵی لەبارە، بەڵام تا ئێستا بۆ پڕکردنەوەی پێداویستەکانی بازار زیاتر پشت بە هاوردەکردنی کاڵا و بەروبوومی دەرەکی دەبەسترێت. ئەوەش بەهۆی ئەوەی بەروبوومی ناوخۆیی بەتایبەت بەروبوومی کشتوکاڵی نەگەیشتۆتە ئاستێک کە بەشی پڕکردنەوەی پێداویستەکانی بازار بکات. بە مەبەستی داڕشتنی پلانێکی استراتیژیش بۆ بە بازارکردنی بەروبوومە کشتوکاڵیەکان، ڕێکخراوی ڕیج لە شاری سلێمانی کۆنفرانسێکی ساز کرد کە تێیدا شارەزایانی بوارەکە و نوێنەری جوتیاران و وەزارەتی کشتوکاڵ و ژمارەیەک لە ئەندامانی پەرلەمان گفتوگۆ دەکەن لەسەر داڕشتنی پلانێک بۆ بەرزکردنەوەی ئاستی بە بازارکردنی بەروبوومە کشتوکاڵیەکان. بەتەمان کە پلانەکەەوە بێ پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمانی بکەین و لەگەڵ حکوومەت کاری جدی لەسەرکەم هەموو پەرلەمان ئەگەر بتوانن پرۆژە یاسای کتابەتی بۆ دابڕژن یا ئەگەر بتوانن کارێگە یاسایەگەی لە حکوومەت بتوانن ئەوان زیاتر چالاکی بکەن. هەرچەندە وەزارەتی کشتوکاڵی حکوومەت یاریێم لە ساڵی 2009 بۆ ماوەی 4 ساڵ بۆ گەشەدان بە کەرتی کشتوکاڵ کار بە پلانێکی استراتیژی دەکات، بەڵام بەشێک لە شارەزایانی بوارەکە دەڵێن سیاسەتی گەشەپێدانی کەرتی کشتوکاڵی بەگشتی و بەرهەمێنانی بەروبوومی ناوخۆ لە هەرێمی کوردستان لاوازە. بە پێی ئامارەکانی وەزارەتی کشتوکاڵیش لە ئێستادا تەنها بەرهەمێنانی گەنم بەشی پڕکردنەوەی پێداویستەکانی ناوخۆ دەکات. بەروبوومی سەوزە و میوە و گۆشت و بەروبوومە ئاژەڵیەکانیش بە ڕێژەی لە 150 پێداویستی بازارەکان دابین دەکات. ئێمە لە ئێستادا ئەم ساڵدا نشینەوە سەر لە نوێ پلانی استراتیژی 2014 بۆ 2010 دانینەوە. ئەمە یەک دوو ئەوەی کە ئێستا لە بەردەستدایە ئێمە بەپێی ئەو پلانە بەپێی پلانی استراتیژی ساڵی 2009 تا 2013 بەردەوامە بیر لەسەری و پاڵپشتیەکان بۆ جوتیاران دابین دەکەین و توانین بڵێن ئەم ساڵ زیاد لە 11 میلیارد دینارمان لە سنووری پارێزگای سلێمانی بۆ کەرتی کشتوکاڵی خەرج کردووە و لە داهاتووشا بەردەوامە بیر بەپێی ئەو میزانی کە بۆمان دیاری ئەکرێت. شارەزایانی کشتوکاڵ ئاماژە بەوە دەکەن بەهۆی بوونی ڕووبەرێکی فراوانی زەوی کشتوکاڵیەوە دەتوانرێت بەروبوومی کشتوکاڵی لە هەرێمی کوردستاندا بگاتە ئاستێک کە بەشی پڕکردنەوەی پێداویستەکانی بازار بکات، بەڵام نەبوونی زانیاری و داتا لەسەر بەرهەمێنانی بەروبوومەکان و ئاستی پێداویستەکانی بازارێکێکە لە ئاستەنگەکانی بەردەم کەرتی کشتوکاڵ. کە لە ئاستەنگان گرنگەکان ئەو داتانەی ئێمە چۆن هەوڵ بین سنتەرێ دروستکەین داتا کشتوکاڵەکان بە شێوەیەکی ڕێک و پێک بتوانێت لە ئایندا ئەمانەمان بۆ دروستکە بۆی ئێمە بزانین ژمارەی دانیشتوان چەندە ساڵانە چۆن زیاد دەکا ساڵانە خەڵکی ئەم هەرێمەی ئێمە بە تایبەتی ئەم شارەی ئێمە چەندێ پێداویستی لە هەر کاڵایەکی کشتوکاڵی چۆنە بۆی ئێمە بتوانین بە گوێرەی پێویست ئەم بەروبوومە بخەینە بازاڕەوە. کە داتەکانمان کۆکردەوە ئێمە ناتوانین پێشنیاری هیچ شتێ بکەین بەڕێزە. هیوادارم حکوومەت لە ڕووی ئاژەڵەوە لە ڕووی بوومی وشکایەوە لە ڕووی بەروبوومی زەرعاتیەوە لەم ڕۆکانەوە هەمووی یارمەتی فەلەح و جوتیارەکان بدە. بڕیارە گفتوگۆ و پێشنیازەکانی کۆنفرانسی تایبەت بە داڕشتنی پلانی بە بازارکردنی بەروبوومە کشتوکاڵەکان بکرێت بە پرۆژەیەک و ئاراستەی حکوومەت و پەرلەمانی کوردستان بکرێت. وەزارەتی کشتوکاڵی سەرقاڵی دانانی پلانێکی استراتیژیە بۆ 4 ساڵی داهاتووی لە بواری کەرتی کشتوکاڵدا و بڕیاریشە پێشنیازەکان بۆ پلانی وەزارەتی کشتوکاڵ لە پێناو گەشەپێدان بە کەرتی کشتوکاڵ سوودیان لێوەربگیرێت. مەریوان حەسەنی NRT سلێمانی. دووبارە سڵاوتان لێبێت. دکتۆر فەخرەدین سەرەتا لە جەنابتەوە دەست پێ یەکەم ئەبێ پلانی استراتیژی بازاری کشتوکاڵی چی بێت؟ دیارە بڵێن بازارکردن یا وەکو بڵێن چۆنیەتی خستنە ناو بازار پرۆسەیەکی گرنگە. دەست پێ ئەکا لەوەی کەوا ئەگەر میوە بێ یا سەوزە بێت یا وەکو بەروبوومی کێڵگەیی بێت لەو کاتەی کە لە کێڵگەکە کۆ ئەکرێتەوە هەتا وەکو ئەو کاتەی ئەکەوێتە دەست بەکارهێنەر. دیارە ئێمە ئەبێ ئەوە بزانین کوردستان خاکێکی بەپیت و بەرەکەتی هەیە. ئێمە لە زۆر سەرچاوە باس لەوە ئەکەین کە وەختی خۆی تەخمین کراوە دەشتی شارە زوور بەشی 18 ملیۆن کەس ئەتوانێت خواردن دابین بکات. بەڵام ئەمڕۆ لە کوردستانە تەماشاکەین لەبەر ئەو بارودۆخەی کە کوردستان تایە تێپەڕیوە و ئێمەش ئەگەر خەڵکەکە بگرین و لەگەڵ حکوومەتی ژەر حکوومەتیش دیسان هەر لە ئێمە دروست بووە دیارە
هەندێک کارمان کردووە بۆ پێشخستنی ئەم پرۆسەی وەبەرهێنان و خستنە ناو بازار و کاری تریش ماوە کە پێویستە ئەنجامی بدەین. بەڵێ ئەو کارانی کراون چین دکتۆر؟ ئەوەی کە کراوە لە ڕاستیە تەماشاکەی حکوومەتی هەرێم پاڵپشتێکی جوتیار یاوەکو فەلاحی کردووە لەوەی کەوا هەندێک بڵێن یارمەتی داوە بۆ پرۆسەی وەبەرهێنان لەوەی کە ئایا بۆ بنەتۆوی بەکار هێنابێ بۆی یاوەکو قەرزی کشتتوکاڵی ئەگەر تەماشاکەی نەو پرۆژانە کە هەیە پارەیەکی زۆر خەرج کراوە بۆ قەرزی کشتتوکاڵی هەروەها قەڵاچۆکردنی مێروو نەخۆشیەکان و هەروەها وەرگرتنەوەی هەندێک بڵێن بەرهەم وەکو گەنم کە ساڵانە وەرەگیرێتەوە و هەروەها خزمەت گوزاری تری کردووە لەمانە بەڵام ئێمە بەعام داوا ئەەکەین کەوا بە شێوەیەکی باشتر کار بکرێ بۆ ئەوەی بتوانین وەبەرهێنان زیاتر بکەین لەم بوارەوە. بەڵێ دکتۆر هەورامان دەمەوێت سەرنجی جەنابیش بزانم هەر هەمان پرسیار و بۆ ئیزافەی قسەکانی دکتۆر فەخرەدین دەبێت پلانی استراتیژی بازاری کشتتوکاڵی چی بێت؟ زۆر سواز بەداخەوە من تا ئێسش پلانێکی گونجاو نبین بۆ بە بازارکردنی بەرهەمەکانی جوتیاران ئێمە کە پاس لە کەرتی کشتتوکاڵی ئەکەین کەرتی کشتتوکاڵی من بە تایبەتی بە دوو ئاراسە وەڵامیان بوو ئاراسیەکیان یانم کشتتوکاڵی داپۆشتا و کە خانی پلاسیکی ئەگرێت و ئاراسیشان کشتتوکاڵی بەرەڵایە کە زەراعاتکردن زەوێکی بربڵاودا کەمەش دوو ئاراسی جیاواز وەرەگرێت لە بەرهەمێناندا و هەم لە فاکتەرە سروشتەکاندا بەرهەمێنانی کشتتوکاڵی جیاوازە لە بەرهەمێنانی پیشەسازی ئەم لەژێر کۆمەڵێک هۆکار کۆمەڵێک فاکتەرە کە کاریگەری سلبی لەسەری جێهێڵێ یەکێ لەمانە ڕەهەندە سروشتەکانە وەک بەفربارین وەک ڕەشەبا کە بینیمان پار و ئەمساڵ زیانێکی زۆری لە جوتیارانە بەڵام بەداخەوە لێرا بێ پلانی حکوومەتمان بینی کە پلانێکی ئەو تۆی نەبوو بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەو حاڵەتانە بێتەوە بۆ ئێمە دوو ئاراستە ئەبین ئاراسێکی پلاندانانی حکوومەت چۆنە لەم ڕۆ حکوومەت دەبێتە یاریکەرێکی سەرەکی لە پرۆسەکەیە ئەوش بە دوو حاڵەتی پلاندانان لەگەڵ حاڵەتی ئامادەکاری یاخود دەست پێشخەری بۆ ڕوودانی چۆنێتی ڕوودانی پێشهاتەکان پێش ڕوودانی چۆنێتی خۆ ئامادەکری من بەڕاستی ئەڵم داغڵکردنی یەکێ لاینەکانم هۆکارەکان کە داوا لە حکوومەت دەکەم داغڵکردنی پلانە بۆ بازارکردنی بەرهەمە کشتتوکاڵیەکان کە ئەمەش بەڕاستی بە تحکومکردن ئەبێ بە تایبەتمەندیە جێگەیەکانی خەسایسی مەکانی کە ئەمەش ئەبێ ڕەچاوی کەشوهوا بکەین ڕەچاوی خاک بکەین ڕەچاوی پلی گەرما بکەین دووهەم چۆن ئێمە ئەتوانین لە ئاستی پلان دابنین بۆ ئەوەی نرخی بازار یاخود نرخی بەرهەمە کشتتوکاڵەکان لە ئاستێکا ڕابگرین کە نەیەڵین دابڕمێ و ئەوەی پێرەر بینیمان ئەم ساڵ هەڵچوونێکە بوو باش بەڵانسێکە بوو لە ڕاگررتنی سادەکەیە بەڵام ئەبینین ئەو هۆکارانی کە بێتە داڕمانی نرخی ئەو ساوز بەرهەمە کشتتوکاڵەکان بەگشتی لە بازارە چین و هۆکارانە دکتۆر ئەو هۆکارانە یەکێک لەوانەی بەڕاستی بەرهەمەکان توانای هەڵگرتنی زیاتری نییە کە بتوانێت خۆی بگونجانە لەگەڵ سعدی بازارە کە نەتوانانی هەڵیگیری پێویستی بە چیە بێت پێویستی بە ساردکەرە کە بۆی تۆ بتانی ئەو بەرامانە تێ هەڵگریت بەرگەی مناوەرەی سعر بگرێت نرخ بگرێت لە بازارە یا بەرگەی ئەو گەمەیە بگرێت کە لە ئالۆکانە بە جوتیارەگرێت ئەمەش بۆ ئەوە گەڕێتەوە کە ئەگەر تۆ کۆمەڵی سارکەرەوە دەبێت بتوانیت ئەو بەرهەمانی تێ هەڵگری چەند ڕۆژێک چەند هەفتەیەک بۆی بتوانێت خۆی بگونجانێت لەگەڵ سعری بازارە لەگەڵ عەرز و تەڵەبا لەگەڵ داوا و خستنە ڕوە کە ئەمەش بەڕاستی هەم دیسان کۆمەڵەیە هۆی گواستنەوەیە کارەبا سیستمی کارەبا گواستنەوە تەحەکوم پێەکات خاڵێکی ترکردنەوەی بەرهەمەکانە لە جوتیاران ئەمریکێکە لەو خاڵانی بەڕاستی تو ئەتوانیت حکومەت دێمە کۆمەڵێ دامەزراوەی سیاسیە کە بە مەفهومە گشتەکەی باسکەین بە مەفهوم موسساتەکەی باسکەین بەندیخانەکانی هەیە خەستەخانەکانی هەیە شوێنە گشتەکانی تری هەیە ئوتێلەکانی هەیە ئەگەر بتوانێت ئەو بەرهەمانە بکرێتەوە بۆ ڕاگررتنی باڵانس لە بەنی داوا خستنە ڕووی سعرەکانە بۆ ئەوەی چیتر بەرهەمهێن تووشی زیان نەبێ بۆ جوتیار چیتر بەرهەمەکانی جێنێڵێ زەوەکەی جێنێڵێ بیکەڕێ و هەم لە بە دوو ئاراستە سوودی لێ ئەبینێت
پارێزگاری لە بەڵانسی نرخ ڕاگرتن نەگات هەم ئەوانەی ئەتوانێت بۆ نرخیکە کڕیبەتی باڵپشتی نرخی جوتیارانەکە و دەوجیەکە بەسەر کۆمەڵە دامەزراوەکانی خۆیان کە پێویستی پیانە. بەڵێ دکتۆر من لێرە ئەمە پرسیارێ بکەم ینی ئێوە وەکو خەڵکانی پسپۆڕ و شارەزا لە بوارەکەیە ینی پێشنیاستانە بۆ پرۆژەتانە بۆ وەزارەتی کوشت و کاڵ تەنانەت بۆ لیژنەکانی نێوپەرلەمانی کوردستان بۆ ئەوەی ئەمی کە ئێستا تۆ باست کرد ینی بکرێ بە واقع و ئیشی لەسەر بکرێ. بەڵێ ئێمە کەم دەرگاماوە لە دەرگایانین کەم بەرپرسماوە لە دەرگاینین کۆمەڵە پرۆژەمان تەقدیم کردووە لە تازەترین کات ئەمە لیژنەیەکی استیشاریمانەیەکە لە سەرۆکی متەدای ئابووری کوردستان پێک دێت لە مهندسێکی شارەزای کشت و کاڵی پێک دێت لە سەرۆکی بەشی ژووری کشت و کاڵی گۆبەی کشت و کاڵی پەیمانگای کشت و کاڵی بەکرەژۆ پێک دێت لە کاکە فواد خەلیل بەڕێوەبەری گشتی کشت و کاڵ پێک دێت. ئەمانە ئەو لیژنە ئیستیشاریان زائیدەن ئەندامانی دەستەی کاریگەریدا ئەنیشتن پلانێکی هەمەلایەنەی شمولی بۆ بازارکردن چۆنێتی بەرهەمێنانمان داڕشتووە کە بەم نزیکانە وێنەیەن بە هەموو لایە گوێنێکش بە ئەچی دێوبەر بۆ جەنابتانە نێرین بەڕاستی پلانێکی یاخود پرۆژەیەکی شمولی هەمەلایەنە چ بۆ بازارکردن چ بۆ مامەڵەکردن لەگەڵ کەرتی کشت و کاڵیە. بەڵێ چ وەڵامێک دراونەتەوە ینی ئیشی لەسەر کراوە ئەو پرۆژە بەداخەوە ئێمەتان لێ گیراوە زۆر جار وەگوتمان بەڕێز دکتۆر بەرهەممان بینی کاتی خۆی سەرۆکی حکوومەتی هەرێمی کابینەی تازە کاگنێچیر کە بەبرات بۆ ببینی بەڵام بەداخەوە کاگنێچیر ئەحمەدمان بینی کۆمەڵە پێشنیارمان خستە ڕوو کە ئەو بەڕاستی پێشنیارەکانی زۆر بە پەسەند زانی کە مامەڵی لەگەڵا بکات زۆر بە گونجاوی زانی کرایە بڕیار لە ئەنجومەنی وەزیرانیش دەرچوو بەڵام بەداخەوە کە ئەخرێتە سەرگا یەتە بواری جێبەجێکردن نابینین خۆتزیینەوەی لێ ئەبینین کە ئەمەش یەکێکە لە فاکتەرە گرنگەکانی دواکەوتنی گەشەی کشت و کاڵی لە هەرێمی کوردستانە کەس خۆی بە بەرپرس نازانێت هەمووی دوای کۆمەڵێ ڕۆتینی ئیدارات کەوتووە کە ئەدبەسێتەوە بە کۆمەڵش تۆ ناتوان ئەو برارەنی کە دراوە بچێتە سەر ئەرزی واقع جێبەجێ بکرێت جوتیار سوودمەند بێ لێ یاخود بتوانێت پارە بە بەرهەمە کشت و کاڵەکەی بدا و بەرهەمە کشت و کاڵەکەی زەوێکی جێنەیاڵێت. بەڵێ دکتۆر فەخرەدین وەک دکتۆر هەورەمان ئاماژەی پێکرد ئێوە وەکو پسپۆڕان و شارەزایان ینی وەکو خەمخۆری بوارەکە هەوڵتان هەبووە محاولەتان هەبووە بۆ ئەوەی ئەو پەرەپێدانانەی کە هەیە بیگەێنە حکوومەت و ئیشی لەسەر بکرێت بەڵام بۆ گوێ ناگیرە ینی ئەم خەمساردی لە چێوەیە لەلایەن حکوومەت لە ڕاستیە ئێمە لە کۆبوونەوەکانی وەزارەتی کشت و کاڵ ساڵانە کە ئەبێت و هەموو ساڵێک کە بڵێن مؤتەمەری کشت و کاڵی ئەبەسترێت ڕاوبۆچوونی هەموو لایەک وەرەگرن ئەمێنێتەوە سەر ئەوەی ئایا چەند پابند ئەبن بەو بڕیارانەوە دیارە بەهۆی گۆڕانکاری لە بودجە زۆر جار وا ئەکات کە هەندێک پرۆژە دواب بکەوێت ئەو پێشنیارانە هەندێکیان ناچنە بواری جێبەجێکردنەوە وای لێ هاتووە کەوا بڵێن هەندێک بڵێن برادرانی جوتیارەکان و بەرهەمهێنەرەکان تۆزێک ناڕەحەت بن لەو وەڵامدانەوەیە بەڵام بە شێوەیەکی گشتیە گەر تەماشاکەین لە بواری کشت و کاڵیا ئێمە حیسابی ئەوە بکەین کەوا ساڵ بە ساڵ ئەوەی جێگەی دڵخۆشکەرەیە کەوا بەرەو پێشەوە ئەڕۆین یعنی ئێمە بەڵێ کێشەمانەیە بەڵام کێشەکان کەمتر ئەبنەوە هەمووش ئێمێنێتەوە سەر ئەوەی کەوا هەندێک کێشە کە دروست دەبێ لە کەمی بوجا خۆی ئەبینێتەوە کە هەندێکیان دواکەون. بەڵێ من دەمەوەش بکەم بە پرسیاریانی بۆچی حکوومەت بەردەوام هەموو ساڵێک کەمترین بودجە بۆ کەرتی کوشت و کاڵ تەرخان دەکات؟ خۆی لە ڕاستیە ئەگەر تەماشاکەین حکوومەتی هەرێم هەموو بوارێک کێشەی هەیە هەر کشت و کاڵ نییە مەسەڵەن بۆ نمونە پیشەسازی پەروەردە لە جەنابتان لە ڕاگەیاندەکانە ئەیبینن لە بڵێن کەناڵەکانی تەلەڤیزیۆن هەموو بوارێک هاوارێتی بە بۆنەی ئەوەی کەوا وەکو بڵێ ئێمە حکوومەتێکی تازەین تازە دەستمان پێکردو بە گەشەکردن لەبەر ئەوە ناتوانێت وەزنێکی زۆر بدات بە جانبی کشت و کاڵی ئەوەی کە تەخسیس ئەکرێ ئەمان مەجموعەیەکەوە بڵێن ئابووری ناسن مقارنەی بەوە ئەکەنەڵێن لە وڵاتەکانی تریش ئەم ڕێژەیەدا ئەندرێ بۆ کشت و کاڵ بەڵام لەگەڵ ئەوەشە تەنها بڵێن حکوومەت بەڕاستی یاری مەسئول نییە لەم حاڵەتە ئێمە وەکو
مرۆڤی کورد تاکی کوردیش بە تایبەتی ئەوانەی کەوا سەرمایەیانەیە نایەنن لە بواری کشتتوکاڵیا بیخەنە گەڕ ئەچنە بواری بیناسازی ئەچنە بوارێکەوە مسۆگەر بێت لە وەکو دکتۆر هەورامانی شارەتی بۆ کرد تەماشاکەی لە ناو کشتتوکاڵە ئێمە هەندێک ساڵ هەیە یعنی بۆی کارەساتی سروشتیەوە هەندێک کێشە ڕوبەڕووی بڵێن لاینی کشتتوکاڵیە بێتەوە بەڵام لایەنەکانی کەوانیە بۆ مەسەرەن دروستکردنی بیناو بواری گەشت و گوزار تا ڕادەیەک دروستکردنی ئوتێل و دروستکردنی کۆمپانیای ترکەوە ئەم کێشانیانە بێت لەبەرەوە سەرمایەدارەکان کەمتر ڕوو ئەکەنە بواری کشتتوکاڵی ئەمەوە ئەکاتکەوە کێشەی کشتتوکاڵی بە شێوەیەکی زۆر سەریع هەل نەکرێت لە وڵاتەکە ئێمەدا. بەڵێ دکتۆر هەورامان چی کراوە بۆەوەی سەرمایەدارەکان و پارێدارەکانی ئەم هەرێمە ڕابکێشنە ناو کەرتی کشتتوکاڵەوە و بەرهەمێنان بکەن لەو بوارەدا؟ کارزان خۆی ئێمە گەر بەوردی لەسەر کردیکەی کشتتوکاڵ بەدوێن بە تایبەتی لەم ساڵانی ئەخیرا کۆمەڵێ هاوکێشەی هەتا سیاسیشمان بۆ ڕوو نەبێتەوە کە ئەچێتە ناو هاوکێشە ئابوووریەک وەچێتە ناو هاوکێشە کشتتوکاڵێکەوە بەڵام من پێشتر پێم خۆش ئاماژە بۆ خاڵێ بکەم کشتتوکاڵی یەکە لە کۆڵەکە بنەڕەتەکانی پشکوتنی کۆمەلگا بە تایبەتی کۆمەلگای کە ئێمە خەسایەتی کوێمان نییە نە پیشەسازیمان پیشەسازیە نە سەرمان بۆ سەرمایەکە نایبنە ئیسیسماری گەورە کە بتوانین کۆمپانیای گەورەکان ڕاکێشین ئێمە زۆر جار بانگەشەی بە دەوڵەت بوو نەکەین باشێکە لەو مەحسوولە استراتیژیانی کە گەنمە چەند سایلۆمانەیەم کە بتوانین ئەو مەحسوولە استراتیژیی تیا خەزنکەین لە حاڵەتێکە ئەگەر ساڵێک یعلانی دەوڵەتی کوردی ماکرد وەک بانگەشەی بۆ ئەکەن بەرگەی بتوانن مانگێک ئیدامەی خوانی پێبەن و ئارتۆزیەکەن بەسەر فرنەکانە ئینەڵم بودجێ لە سەدایەک بۆ کشتتوکاڵ هیچ لە کشتتوکاڵ ئەگۆڕێت نەخێر ئەوروپا لە سەدا دێتەرخان کردو بۆ کشتتوکاڵ کە ئەمە بەڕاستی کواڵیتێکی جیهانیە لە سەدادە کەمتر بۆ پێشکەوتنی کشتتوکاڵ نابێ بینیمان لە نەخۆشی پێرار کە ئەیکۆڵا بوو لە کەوتیان لە خیارە هیچێ دەوڵەت ئەڵمانیا و هۆڵندا و ئیسپانیا بوو بۆ قەرەبووی ئەوانەی کە دەرشکەوت لە خیارانە لە لۆبیایە 48 میلیۆن دلار قەرەبووی جوتیاران کراوەتەوە بەڵام من بەداخۆڵم هیچ وەزیرێکی کشتتوکاڵم نبینی لە هەرێمە بڵێ لە بەری بودجێ من لە سەدایەکە کشتتوکاڵ بە بودجێ لە سەدایەک پێش ناکەوێت لەم بەرێکی گەورەیە خۆ ئێژمەزانین بودجە فاکتەری سەرەکیە بۆ سەرکەوتنی هەموو پرۆژە کشتتوکاڵەکان کە هەیە کە من لە سەدایەکی پرۆژەکانم هەبێت و لە سەدایەکەش لە کاتی خۆیان نەدرێت کشتتوکاڵ بۆ پێش ناکەوێت. بەڵێ دکتۆر لێرەوە ئەو پرسیارە بکەم ینی پێ وایە یان ئەکرێ بڵێن کە حکوومەتی هەرێم بڕوای بە ئابووری سەوز نیە و کار بە ئابووری ڕۆژ دەکات؟ بەڵێ من بەدڵنیاوێکێک لەو خاڵانی کە ڕژبینم لی گەشتبینیم لە کردی کشتتوکاڵیا ئێمە بەڕاستی هەموو توانای خۆمەختۆ سەر بازرگانی نەوت کە نەو دەبێت کشتتوکاڵ پشتگوێ ئەخین فەرامۆشی ئەەکەین من تا ئێسش لە کوردستانە کار بۆ یاسانە ئەگرێت کە لە زمانی ڕژەما دەرچووە هەتا تەنانەت تعدیلیشی لەسەر دەرنەچووە فلاحێکی ئێمە تهدیدی مڵکێتی بۆ کراوە بە 6 دووەرم ئایا لە 6 دووەرمە ئەتوانێت دەوری زراعی بکات ئایا لە 6 دووەرمە ئەتوانێت دابینی ژیانی خۆی و ماڵ و مناڵەکەی بکات دووەم کاتێک کە باز لە بەرهەم و بازارکردنی بەرەمەکەین کامەیە ئەو هۆسەرێکیانە ئەو فاکتەرانی کاری دەرن بۆ جوتیار کەوا بەسێ بکەن بە زەویەکەیەوە زەویەکەی جێنەیاڵێ ئێمە ئەزانین کۆمەڵێ عامل دەوری هەیە لە هاوردە و هەناردا ئامیلی سیاسیەکێکە لەو ئۆکارانی لەوانەیە فشارێک زۆر لەسەر حکوومەت یارم بێ بۆی کە نەتوانێت هاوردە ڕابگرێت لە بۆ هەندێک کاڵە لە دەرەوەی سنوور ئێمە ئەوە ئەزانین بەڵام لەگەڵ ئەوەشە فەرامۆشکردنی کردی کشتتوکاڵی بە ئەندازەیە کە تۆ بودجێ لە سەدایەکی بۆ دەرخان بکەیت کارێکی نەشیاوە کشتتوکاڵی پێ پێش ناکەوێت ئێمە کە باز لە ئاوەدانکردنی لادیەکان ئەەکەین ئایا بە لە سەدایەک لادەکان ئەوەدا نەبێتەوە بە لە سەدایەک کشتتوکاڵ پێش ئەەکەوێت بە لە سەدایەک پرۆژە کشتتوکاڵەکان بەجێنیت بە لە سەدایەک سایلۆ دروست ئەەکەی سارکەرەوە دروست ئەەکەیت کۆمەڵ شتی تر من ئەمڕۆ داتایەک مەرگر بەڕاستی لە کشتتوکاڵی سلێمانی کاڵێ پارساڵ 800,000 تەن میوە سەوزەمان هاوردە کردووە من ئەپرسم لێرە 800,000 تەن پارەی 800,000 تەن دراوی قورسی نیشتمانی و کاچێتە دەرەوە زیانێک لە ئاسایشی نەتەوەی ئێمە پارەی 800,000 تەن کە ئەگەر بێت و هاوکاری جوتیاری پێ بکرێت
جوتیاری پێ ڕێنمایی بکرێت بۆ بەرهێمێنانی ئەو بەرهەمانی کە ئێستا ئێمە لە وەرزی زستانە ناتوانانی بەرهەمی بێنین بۆ دابینکردنی گەرمکەر یا ئەو شتانی کە یارمەتی دەرن بۆ بەرهەمێنان لەم وەرزا کە ئێمە ناتوانین بەرهەمێنوان لە دەرەوەی هەرێمەێنن تەخسیسکردنی ئەو پارەیە گونجاوتر نییە بۆ ئەوەی کەوان لە دەرەوە بێنن ئەمە پرسیارە بەس ئەو خانووی پلاستیکی و ئەوە دکتۆر هەورامانیانی بۆ زیاتر پشت بە خەڵکانی سەرمایه‌دارەوە نابەستن بهێنن ناو کارەکەوەیانی من لە پارێزگای سلێمانیان نزیکی 4500 خانووی پلاستیکی هەیە کە 700 وە بەرهێن کاری تیاکات ئەم 700 کەسان ئەنی نزیکەی 500 بۆ 550 وە بەرهێن سەرمایه‌دارن هەیە زەڕنگەرە هەیە ئاسنگەرە هەیە بازرگانە هەیە مقاویلە لە 4 ساڵ 5 ساڵەوە پێش کە سەرەتایی هێنانی خانووی پلاستیکی بوو خەیار نرخێکی گونجاوی هەبوو خەیار نرخێکی باشی هەبوو خەڵک ڕووی تێکرد ڕێژەیەکی باش لە خانووی پلاستیکی گەشت کرد لە پارێزگای سلێمانیە کە ژمارەکەی گەشت نزیکە 1000 خانوویەک بەڵام دوای ئەوەی کە بووە ژمارەکە زیایی کرد و حکوومەت پشتی تێکرد وەک پێویست نەیتوانی پلانی پێویستدا بنێت بۆ پێشکەوتنی گەشەی خانووی پلاستیکی ئێستا لە پاشەکشایە ئەو ژمارە دابەزیەوە بۆ 4500 خانوو هێزی کارمان نییە کە ئەوە یعنی یەکێکە لە فاکتەرەکان کەمە بەدەستیەوە ناڵین بەتاڵی مقەنەعمانەیە ئەو خەڵکانی کە باسی ئەوەدانکردن و لادیەکەن هەموو ماڵێت دووسێ معاشوەری تایە ئایا پێشمەرگە بێت ئایا ئاسایش بێت ئایا هەر شتێکی کەینەوەنی ئەمە وای کردو کە خەڵک ڕوو لە بیر لە ئیسراحەت بکاتەوە بیر لە کارکردن نکاتەوە لە خانووی پلاستیکی بەڵێ دکتۆر فەخرەدین لە هەرێمدا ئێمە کۆمپانیامان هەیە کۆمپانیای پرۆفیشنال بۆ پەرەپێدانی بواری کوشتتوکاڵ ئەوەی مناگام لێ بێ کۆمپانایەکی وانەیەکەوە ئیشی تەواوی ئەوە بێت کە بەرهێنان بکات لە بواری کوشتتوکاڵیا بەڵام هەیە بۆ نمونە 500 بەیتی پلاستیکی هەیە بەڵام ئەمە ئایا چەند توانیوێتی بەرهەمەکەی وا لێ بکات کەوا منافەسەی دەور و پشت بکات ئێمە کێشەیەکمانەیە لەوەی کەوا دکتۆر هەورامان باسی کرد لەوەی کەوا خانووی پلاستیکی بەداخەوە کە لە کوردستانە هاتووە بووە بە چاولێگەری لە هەندێک شوێنە دەستیان کردووە بە دامەزراندنی خانوو بەبێ ئەوەی ڕەچاوی بارودۆخی ژنگەیی بکات ئایا ئێمە پلەی گەرمامان لە زستانە چەنە بۆ نمونە وڵاتێکی وەکو ئێران لە شوێنە گەرمەکانی یا وەکو وڵاتێکی وەکو ئوردون سووریا لە هەندێک شوێنیان پلەی گەرما لە زستانە نایەتە 18 دەرەجەی میئەوی کەواتە ئەوە توانێ لە ناو ئەو خانووە پلاستیکیا بەرهەم بێنێ و هیچ کەرەسەیەکی گەرمیکەرەوە وەکو نەوت و گاز بەکار نێنێ بەڵام لای ئەمە لە شوێنێکی ساردا ئەبێ گەرمی بەکاربێنی طبعا ڕۆژی وا هەیە بۆ بەیتێکی پلاستیکی بەلایەنی کەمەوە نیو بەرمیل گاز دەوێت کە ئینتاجەکە حیسابەکەی ئەو کولفەیە ناکات لەبەرەوە زیانی پێگەێنێ ئێمە ئەبێ هەوڵ بین لەو شوێنانەی کەوا گەرمن وەکو ناوچەکانی کەلار و ئەو شوێنانەی کەوا گەرمن یا وەکو نزیکی کەرکووک لەو شوێنە بیوتی پلاستیکیمان هەبێ بەگینا لە منتەقە ساردەکانە تەنها ئەتوانین لە مانگی 3 و 4 و 5 لەو کاتا دەست پێ بکەین تەنها ئەوە ئەکات کەوا مانگێک بەرهەمەکەمان بۆ پێشەخات لەبەرەوە وەکو بڵێ پلانێکی زانستی نەبووە لە دابشکردنیە و بەڕاستی جوتیاری ئێمە فەلاحی ئێمە لە ژێر کاریگەری چاولێگەریە ئەو ئیشانیان کردووە لەبەرەوە ئەو ژمارە زۆرەی کە بەڕێزی ئیشارەتی بۆ کرد 4500 خانوو لە ناو سلێمانی ئەگەر بە شێوەیەکی زانستی بتوانێت بەرهەم بێنێ و بە شێوەیەکی زانستی تەوزیع ئەکرا وایە ئەبوایە ئێستا ئێمە کیفایەتی خۆمان لەعلەقە لە تەماتە و خەیار ببوایە لە ناو ئەو بەیتە پلاستیکیان بەڵام باشە دکتۆر ینی چاودێری ناکرێن لەلایەن خەڵکانی پسپۆر و لەلایەن وەزارەتەوە ئەم خانوو پلاستیکیانە کە دامەزرێنرێن ینی هەر لە خۆوەیە لە ڕاستیە ئەگەر ئەمەش جزئێک لەو بڵێن کێشەیە ئەکەوێتەوە سەر ئەستۆی ئەوانەی کە سەرپەرشتیەکەن بەڕاستی و ناشکرێت لە حاڵەتێکە بڵین ئێمە لەبەر خاترەوەی کەوا بەیتی پلاستیکی پارەی زیاتر بکە بڵین
نرخی تەماتەکە یا خیارەکە خەڵکەکەش ناڕەحە دەبێتەوە ئاوردە لە دەرەوە نەهێنرێ بۆ ماوەیەک لەبەرەوە وەزارەتی کشت و کاڵ وەکو بڵێ پلانێک دانێت لە حاڵەتێکە ئەگەر بێت و ئەو کەمیەتێکی باش لە خەیار و سەوزەمان نەبێ داخلی لە دەرەوە ئیسیرات ناکەن نایەن بۆ نمونە مەسەڵ ئەمساڵ کەمە بەڵام دیارە ئەمە جزێکی شێگەڕێتەوە بۆ وەزارەتی کشت و کاڵ. بەڵێ دکتۆر هەورەمان زۆر بە کورتی ینی وەکو دکتۆر فەخرەدین ئاماژەی پێکرد ئەو خانۆ پلاستیکیانە وەکو جەنابی دەڵێ هەندێکیان زیانی ینی زۆرترە لە قازانجی ئێوە بۆ پێی جەنابەت سەرۆکی کۆمەڵی گەشە پێدانی خانووی پلاستیکی دانی ئێوە لیژنەی چاودێری و ڕقابەتان نییە بۆ دامەزراندنی و خانوانە؟ بڵێ بەداخەوە مەسەن زۆر تێڕوانەی دەگەیە کە بۆ بەکورتی بێسپاس دەکەم بە تێڕوانی بەرهەمی ناوخۆی کە هەتا چەند ئەندام پەرلەمانێکی شتێککەوتن لەوانە ئەندام پەرلەمانەکانی کۆمەڵ و لەگەڵ برادێکی پێشەوە لە لستی گۆڕان کە خیاری خۆمانیان بە شێوەیەکی نادەنووست پیشانی خەڵگا بوو یان بۆ ئەو بەرهەمانە بەڕاستی بەسەر کۆمپانیەکانی شاگەڕین کە ئەو بەرهەمانەی فترەی ئەمانیان کەمە زیان بە تەندروستی تاکی کورد ئەگەنێمە دروست بی کۆمەڵەکەمان بەرهەمێکی زیاد و تەندروستە بەسەر کۆمپانیەکان و ڕقیبین کە ئەو بە دەرمانانە بەکارنێت مەبەستمان تەندروستی تاکی کووردە بەرهەمێکی چاکە تەندروستی تاکی کووردە من یەک ئاماژ دەبێتی پلاستیکی لە نەخشە و پرۆژەکانی ئەمەیە بەڕاستی ئێمە لە توانامانە هەیە ئەنی قۆناغی خۆتێری تێپەڕێن بەرە و ئاسایشی خۆراک بڕین و ئامادین لەم بین بەرەوە ئێژرێم بە وەزارەتیشمان وتووە نەک پارێزگای سلێمانی تەواوی پارێزگاکانی کوردستان تێربەرهەمی خۆماڵی ئەەکەین و لە توانەشمانەیە هەناردە بکەین بەمەرجێک ئەوان کار پلانیان هەبێت پلان داخلی کارەکانیان بکەین بۆ بە بازارکردن. بەڵێ دکتۆر فەخرەدین مستەفا مامۆستای زانکۆ هەروەها دکتۆر هەورەمان محەممەد نووری مامۆستای زانکۆ و سەرۆکی کۆمەڵی گەشە پێدانی خانووی پلاستیکی زۆر سپاسانەکەین بۆ ئامادە بوون لە ستودیۆی نارتی عزیزانی نارتی تا خستنە بەرباسی بابەتێکی دیکە هەر شاد و ئاسوودە بن.